ئێستا دەوڵەتی ئیتیحادی ئەڵێ یا مەتارە بێت لە دەستی منابێ، حەو دائیرە ئیتیحادیەتە ناو، یان نایەڵم مەتار تارەی تۆ بفرێ. ئەگینا مەرحەلەی وەقتە، ئەگینا مەتاریش تەسلیمەکە، نقطەی گومرگیش تەسلیمەکە، داهاتی نەوتیش تەسلیمەکە، هەموویشی حساباتی بۆ بکەن. کێشەی ئێمە لە ناو موازنە ڕاستە باسی 10-12 کێشەکەین، بەڵام سێ کێشەی ئەساسیمان هەیە. ئەو پارەی کە دانراوە بۆ مۆزەفینی ئێمە لە ناو بوجەکە زۆر کەمە، بەشی موچەی مۆزەفەکانمان ناکە، و لەبەرەوەی لەم ساڵانە ئیلتیزامان نەکردووە بە ڕادەستکردنی نەوتۆ. خاڵی دووهەم کێشەی ئەساسیمان چەند ساڵە موازنە کە باسەکە ئەڵێ حکوومەتی هەرێم یا ئەڵێ هەرێمی کوردستان. ئەم ساڵ هاتوون کەلیمەی محافەزاتیان خستۆتە بەردەست، هەرچەنە عەبادی ئەڵێ لە هەرێمە وایان پێوتون، خەڵکی هەرێم وتمان لە هەرێم پێیانوتوی یا پیانەوتوی، ئەوە مەسەلەیەکی دەستوریەوە بێ ناوی هەرێم و حکوومەت وەکو خۆی بێندی. خاڵی سێهەمیان بریتیە لەوەی پێشمەرگە ڕاستە ئەمان ژمارەیەکی زۆریان بە پێشمەرگە داناوە، بەڕێزان 53,000 حیمایەی شەخسیمان هەیە لە هەرێمی کوردستان، 53,000 کەس حیمایەی مەسئولینە، لە سا 80یان باخەوانیەکەن بۆ مەسئولەکان. ئەمەم بە سەرۆکی حکوومەتی هەرێم وتووە لە دانیشتنێکە. لە ماوەی ئەم مانگە ڕەنگ بێ من بیزنامەم بۆ یانگۆڤیچ ناردووە ئومەمی متحیدە، بۆ ئەوانەی کە ئیشیان لەگەڵاکەین لە ئومەمی متحیدە، بۆ ڕئیسی سندوقی نەقدی دەولی، بۆ ممثلی عێراق لە سندوقی نەقدی دەولی، بۆ سەفاراتی ئەمریکی، بۆ ڕێکخراوی مجتەمەعی مەدەنی، بۆ بەڕێز عەبادی خۆی، بۆ سەرۆکی پەرلەمان، بۆ حیزبە سیاسیەکان. ئەمەی کە ئێوە ئەیکەن بەرامبەر بە ئێمە، خەڵکی ئێمە بەرپرسیار نییە لە هەڵەی سیاسیەکانمان. وەزعی ئێمە نەتیجەی مقدمەیەکی هەڵە بووە کە ئەم دوو حیزبە باڵادەسەی لێ بەرپرسیارە بە دەرەجەی ئەساسی.